گفتوگۆ دەکەین لەبارەی ژینگەی عێراق بەگشتی و ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی چی کراوە بۆ ژینگە وەکو دەزانین ینی بەداخەوە جێنیگەرانی هەموو لایەکمانە وشکە ساڵێکی توندێ بە تایبەت لە ناوچەکانی عێراق و لە هەندێ ناوچەی هەرێمی کوردستانیش بەگشتی چی کراوە بۆ بواری ژینگە پێویستە چی بکرێ پێشنیاری زانستی چییە بۆ ئەم بوارە چۆن دەتوانین ژینگەیەکمانە بێ لانی کە ئەمە شوێنانی کە ئێستا ئاوادانن شوێنی نیشتەجێبوونی مرۆڤن ناچار نەبین ئەم شوێنانە چۆڵ بکەین گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەڵۆ ئاسکەری وەزیری ژینگەی عێراق دکتۆر سڵاو لێبێ سەرچاوان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان دکتۆر جەنابەت بەدر لەوەی کە وەزیری ژینگەشی خۆت پسپۆڕێکی بواری ژینگەیشی کامەمای خۆشحاڵێ بەڕاستی لە عێراقا کەسێک لە بوارە ئیداریەکی خۆی مختصیش بێ و لە زانکۆیەکی وکو لە بەریتانیاش خوێندنەکەی تەواو کردبێ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن سەرەتا بە لەم جۆرە دیدار و ینی ئەمە نوێمین دیداری سلێمانیە ئەم جۆرە دیدارانە چەندە گرنگە ینی یەکتر بینینی ئێوە بەرپرسانی باڵای وڵاتەکە قەرار بەدەستان کار بەدەستان چونکە دەزانین عێراق تا ڕادەیەک هەموو شتێک نەزم و سیستەم نییە ڕەنگە یەکتر بینینەکان وا بکاندێک کێشەی پێچارە سەر بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە قسەکەی جەنابەت زۆر ڕاستە ئەم دیداری سلێمانی کە خۆشببختانە ئەوە نوێیەمین ساڵە کە بەردەوامە و ئەکید ئەمە من ناوێنێم وەکو چەترێک بۆ کۆکردنەوەی سیاست مەداران بۆ بڕیار بەدەستان ئێتر لە نووسەر و ئەدیب و شاعیر و صاحب مەسلحەت و بزنسمان و ئەمانە هەمووی لێرە کۆبنەوە طبعا بابەتەکانیش جیاوازن یەک بابەت نییە بڵێن هەر بابەتی سیاست بڕاستە سیاست بابەتێکی سەرەکی گفتوگۆکانە بەس بابەتەکانی تر هەیە باسی کوشتتوکاڵەکرێ باسی ژینگە ئەکرێ کە زۆر بە خۆشحاڵیەوە ئەیڵێم کە زۆرم پێخۆشە من سبێنێ پەنێڵێکم هەیە لەسەر بابەتی ژینگەیە گۆڕانکاری کەشوهەوا و کاریگەری ئەو گۆڕانکاریە لەسەر ژینگەی عێراق و ژینگەی کوردستانیش طبعا هە لە زمانی عێراقا ژینگەی عێراق بەعام بەداخەوە کاریگەریەکی گەورەی بە بۆنەی گۆڕانکاری کەسوهەواوە زۆر خراپ بووە و عێراق یەکێکە لەو دەوڵەتانەی کە بە تایبەت با بڵێن دەوڵەتە پێنج دەوڵەتە سەرەکیەکەیە کە بە خراپی بەسەریان هاتووە هەوڵەکانی حکوومەتی عێراقی من ئەوەندەی کە من تقریبن وا 4 مانجێکە لەم پۆستەیەم لە بەغدا ئەوەندەی کە ئەبینم احتیمامی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بۆ ئەم بابەتە زۆر گرنگە و من چەند جارێک لەگەڵ بەڕێزی شیع دانیشتوم و قسەمان کردو گفتوگۆمان کردو بۆ ئەوەی کە پاڵپشتمان بێ زیاتر لەسەر بابەتەکان و هەوڵێکی زۆریشی داوە لە ڕێگای ئەو بەڕێزیانەوە و ڕێگای ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە کە هەندێ بڕیار ئەدرێ بۆ پرۆژە ژینگەیەکان بە خۆشحاڵیەوە ئەڵێم ئەو پرۆژانەی کە وەزارەتی ژینگە کە بە تاکوێسە لە ئەنجومەنی وەزیرانە پێشکەشمان کردو زۆربەی هاتوۆتە دی و بڕیاری لەسەر دراوە بە هەمان شێوە وزارەتەکانی تریش هاتوونەتە پێشەوە بۆ نمونە دەستەی وەبرهێنانی عێراق با بڵین لەگەڵ وزارەتی کارەبایە لە پرۆژەی خاشاک با بڵێن زبڵ خاشاک و سوودوەرگتن لی بۆ بەرهەمهێنانی کارەبا ئەمە ئێستا لە منتیقەی نەهرەوان ڕۆژهەڵاتی بەغدا ئەم پرۆژەیە دەست پێکا لەگەڵ کۆمپانیایەکی سینی بە 3000 تەن خاشاک لە ڕۆژێکە ئەکرێ بە ئەسووتێنرێ و ئەکرێ بە کارەبا ئەمە وا خەریکە پرۆژەکە دەست پێکا و پرۆژەیەکی تریشێ بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی بەغدا بە هەمان ئینتاجەوە با بڵین بەرهەمەوە 3000 تەن لە ڕۆژێکە شەریکەیەکی تر وەریەگرێ واتە ئەمە لە هەردوو لاوە هەر خەریکن بۆ ئەمە بابەتێکە ئێمە وەکو دەستەی ژینگە طبعا لێرەوە ئەمەوێ ئەوە ڕابگەێنم دەستەی ژینگە بەرپرز نییە لە دانانی کارگەی ڕیسایکلین یا وێزگەی ئاوەڕۆ با بڵین یا پاکردنەوەی ئاو بەڵکو ئێمە وەزارەتێکی ڕقابین چاودێرین بەسەر حکومەتەوە بەسەر خەڵکەوە بۆ ئەوەی بتوانین کە بە باشترین شێوە بەڵام ئاگاداری ژینگە بین دەستگیرۆیکردنی ئەو کەسانی کە دەیانوێت لەم بوارە کار بکەن وە پرۆژە بکەن ئەویان ئەرکی ئەوەیە دەستگیرۆیان بکەن هاوکاریان بکەن و ڕۆتینە ئیداریەکان کە لە حکومەتا هەیە
ئەمانە نەهێڵن بەتایبەت بۆ مەجای بواری ژینکە. ئێمە یاسای ژینگەمان هەیە لە عێراق یاسای 27 بۆ 2000 ساڵی 2009 ئەو یاسایە بابەتەکانی هەموو تایە لەسەر هەوایە لەسەر خاشاکە لەسەر ئاوە لەسەر خاکە هەمووی تیا بابەتەکان وە لەگەڵیشە مادەی عقوباتی تیا با بڵێن سزاکان کەوا لێکە ئەو کەسی کە ژینگە پیس بکات سزا ئەدرێ بەس بەداخەوە ئالیەتی سزا من خۆشم پێش ئەوەی ئەم پۆستە وەرگرم کاتی خۆی لە 2010 بۆ 2020 سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمیش بووم و هەمان شت بەرەو ڕوومان ببەوە ئەو کاتە وەکو یاسا وەکو ڕێنمایی هەیە بەس ئالیەت و میکانیزمی جێبەجێکردنی ئەوەی کە لێپرسینەوە و چاودێری و گرتن و سزا و غەرامە و سجن هەبێت ئەویان تۆزێک زەحمەتە بەڕاستێکی ئەیڵێم چکاتاکو ئێستا پۆلیسی ژینگە ئەو دەورایان وەرنەگرتووە کە بڵێ بتوانن ئەو سەلاحیەت و ئەو دەسەڵاتیان هەبێ کە ئەوە بکەن. باشە دکتۆر بە شێوازێکی گشتی باس لە ژینگە عێراق بکەین چیمان پێڵێن ینی ئەوەی کە هەیە ئەوەی کە دەبینرێ ئەوەی کە ئەوەتە زانستیەکان پێمانەڵێن ژینگەی عێراق چۆن ژینگەیەکە ئێستا. من مانگی 12 کە چوومە ئەم پۆستەوە بەداخەوە ئێڵێن بەغام بینی بە حاڵێکی زۆر ناخۆش چونکە بۆنی غاز با بڵین نێهێشت شەوان خەڵک بنوێت بەڕاستی یعنی ما ئەوە دوسێ مانگێک بوو بەردەوام بوو هۆ کارەکانیشی چی بوون لە ڕۆژهەڵاتی بەغدا ناوچەیشی پیشەسازیە محەتەی کارەبای تایە مەسفای تایە شوێنی فرێدانی خاشاکە بەداخەوە خەڵکێکی زۆر ئەچێتە ئەوێ بۆ ئەوەی کە شتێکی گرانبەها و بە قیمەتیان دەستکەوێت خاشاکەکە ئەسووتێنن جا لەگەڵ ئەوەیە ئەو بابەتەی کە هەڵیەگرنەوە ئەچن لە شوێنێکیش ئەیتاوێننەوە لەوێش جارێکی تر هەمسانەوە غازات با بڵێن پێیا بێتەوە ئەچێتەوە ناو ئاسمان ئەمە وای کردبوو کە ئەو هەر بایەک هەڵکە بەسەر ئەو ناوچەیە بەرەو شاری بەغا ئەیهێنێ و خەڵک بێزارەکات لەبەر ئەوە ڕێژەی نەخۆشی و توشبوون بە هەندێ نەخۆشی با بڵێن کە نەخۆشی ئەلتیهاباتی سنگە تەنگە نەفەسیەک و ئەندامی هەناسا یان جۆرە حساسیەتێک ئەمانە هەمووی پیا بوو بەڕاستی و خۆشبەختانە جەنابی سەرۆک وەزیران بڕیارێکی دەرکرد بۆ ئەوەی کە بەرەنگاری ئەم بابەتە ببینەوە ئەوە بوو هەندێک لە وزارەتەکان وزارەتی نەوت زەراعە دیفاع با بڵێن داخلیە بوو ئێمە بووین وەکو وزارەتی ژینگە پیشەسازی ئەمانە هەمووی هەر یەکە و بەشێکی خۆی ئەبواە هاوکار بێت لە بابەتەکەیە ئێمە وەکو ئەوەی کە ئەو بەشەمان بەرکەوت کە وەکو چاودێر بەسەر ئەم بابەتانەوە بین و لە هەمان کاتە پرۆژەیەکمان هەیە ئێستا من خۆم لەگەڵ تیمێکی وزارەتە چوونە بانقی مرکزی عێراقی بۆ ئەوەی بتوان هاوکارمان بن لە پرۆژەکانمانە بتوانین هەندێک وێزگەی چاودێری هەوا بکڕین خۆشببختانە بانکی مرکزی ملیارێک دیناری داینێ و سندوقی ژینگەمان هەیە ملیارێکیش لەوێ وەرەگرین واتە 2 ملیار بەتەماین هەندێک وێزگەی چاودێری بکڕین بۆ چاودێریکردنی هەوای بەغدا باشە بەنسبەت ئاوەوە ڕاستە ئاو زۆربەی بەداخەوە ئەیڵێن زۆربەی پاشەڕۆکانی نەخۆشخانەکان یان ناوچە پیشەسازیەکان یان ڕێستۆرانتەکان ئەجێتە ناو ڕووباری دیجلەوە پیسیەکات هەوڵەکانمان زۆر چڕ کردوێتەوە بۆی ئەوە بوەستێنین ئەوەی کە چاودێری بکەین و لەگەڵیشانە ڕێنمایی جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە بتوانن وێزگەی پاکردنەوەی ئاوەڕۆ دابنرێ لەو شوێنانە بۆ ئەوەی کە ئاوەکە پاک بکرێتەوە پێشەوەی بچێتە ناو ڕووبارەکانەوە. دکتۆر ئێستا هاوڵاتیان لە جنوب بە ئاسانی ئاوی خواردنەوەیان دەست دەکەوێت زەحمەتە بەڕاستی زەحمەت بووە چکە عێراق وەکو باسم کرد کاریگەری گۆڕانکاری کەش و هەوا لە بەرزبوونەوەی پلەی گەرما لە کەمبوونەوەی ئاو لە داهاتی ئاو با بڵین داهاتی ئاو لە ڕووی سروشتێکەوە ئەوە تا گۆڕانکاری کەش و هەوا کەمی کردوێتەوە و لە ڕوویەکی ترمان هەیە کە وڵاتانی دراوسێ کەمیان کردوێتەوە ئەمە ژوای کردووە ئەو سەرچاوەیە با بڵین لە ناو ڕاستی عێراق و لە خواروی عێراق باشووری عێراق زۆر کەم بۆتەوە لەبەر ئەوە گرفتێکی زۆر گەورەیە بە تایبەت وەکو جەنابەت پێشتر ئاماژەت پێکرد کە ئێستا برە و
ئەڵێن وشکە ساڵیە تاکو ئێستا هەرچەندانە خۆشببختانە دوێنێ لە سلێمانی بەفروبارانێکی باشمان هەبوو بەس ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێمە لەو ڕێژەیە دەرچوو بین با بڵێن کە سەلامەت بێ بەس لە باشووری عێراق بەڕاستی وەزع باش نییە بۆ ئەوەی کە لە ڕووی ئاوەوە پرۆژەیەکمان هەیە پێشتر باست کرد پرۆژەی تانجەرۆ ئێمە گرێمان داوە بە ناوەڕاست و باشووری عێراقەوە تانجەرۆ یەکێکە لەو ڕووبارانەی کە ئەچێتە ناو دەربەندیخانەوە دەربەندیخانیش ئەچێتە ئاوی دیالەوە دیالەش بەرەو باشوور ئەڕوات لەبەرەوە تو ئەگەر لە سەرچاوەوە ئاوەکەت پیس بێت هەتا خوارو بە پیسی بڕوە هەر بە پیسی بڵێ پیسی ڕوە لەبەر ئەوە کاریگەری زۆرێ بێ بەداخەوە ئەیڵێم سلێمانی یەکێ بوو لەو سەرچاوانەی کە نەخۆشی کولێرا بڵاوە بێتەوە تایە لە کاتی مانگی 4 و 5 یان لە مانگی 9 بەهۆی ئاوە ئەگوازرێتەوە بەداخەوە ئەیڵێم زۆربەی ئاوەڕۆکان کە ئەوەیە ئاوەڕۆی سلێمانی ئەچێتە تانجەرۆوە ئێمە بۆیە لەم ڕوانگەیەوە تیمێکمان پێکەنا لە وزارەت خۆم 2 مانگ لەمەوە پێش لەگەڵ تیمەکەیە بە هاوکاری نەتەوە یەکگرتووەکان ئەیجنسی جیاواز لە ناو نەتەوە یەکگرتووەکان هاوکاری شارەوانی سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی قایمقامیەتی سلێمانی بەڕێوەبەرایەتی ژینگەی سلێمانی و بە چاودێری ئۆفیسی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات لەگەڵمانە دانیشتین هەمومان بێکەوە دانیشتین بۆ ئەوەی بتوانین پلانێک دابڕێنژین چۆن بتوانین ئاوی ئاوەڕۆی سلێمانی کە ئەچێتە ناو تانجەرۆ پاک بکرێتەوە و ڕووبارەکە بە شێوەیەکی پاک بچێتە ناو دەربەندیخانەوە لە ئێستاە ئێمە پلانەکەمان با بڵێن وابوو کە سامپڵ وەربگرین سامپڵەکان شی بکرێنەوە بزانین ڕێژەی پیسبوونی ڕووبارەکە چەندە لە سەرچاوەکەەوە هاتیینە سەرچنا لای قلیاسان لەوێەوە سامپڵمان وەرگتووە هەتا ماوەیەکی باش چەند کیلۆمەترێک سامپڵەکانمان شی کردوێتەوە داتاکانمان ئامادە کردووە ئەبوایە ڕۆژی ئەم هەینی با بڵین دوو بەیانی من بە سەرۆکایەتی وەفدێکی وەزارەتی ژینگەوە لەگەڵ ئەو ئەیجنسیانی نەتەوە یەکگرتووەکان و ئۆفیسی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و دام و دەستگای حکوومەت لە سلێمانی ئەو بچوونایە پرزەنتێشنیکمان کردنایە بۆ ئەوانەی کە لەوێن ئەو داتایانی کە هەیە مەخساتە ڕوو وە سەردانێکی شوێنەکەشمان کردایە بەس بەداخەوە نەتەوە یەکگرتووەکان وتیان ئێمە لەو ڕۆژە بۆمان ناکرێت بەس لە ئایندەیەکی نزیکا ئیشەڵڵا ڕۆژەکان ماوەکو خۆی ڕۆژەکە ماوە و لە ئایندەیەکی نزیکا ئیشەڵڵا دکتۆر زۆر زار باز لە بە بیابانبوونی خاکی عێراق دەکرێت بەشێک لە خاکە بە پیتەکەی کە جێگی کوشت و کاڵ بوو ئێستا هەم گەردانیشتوان لەوێ نیشتە جێبوو بوون کۆچیان کردووە هاتوونەتە سنتەری شارەکان و هەم بۆ کشت و کاڵ بە کەڵک نایە هیچ ڕێگەیەکی زانستی هەیە ئەمەیان هەمووکو وەزیر و پلەیدارەکە پرسیارەکەم وەکو پسپۆڕێتی خۆت هیچ ڕێگەیەک هەیە ڕێگە بگرین لەمە خۆی ئەمە وەکو باسمان کرد گۆڕانکاری کەش و هەوە گۆڕانکاریەکەش وەکو پلەی گەرما بەرزە بێتەوە ڕێژەی سەوزایی کەمە بێتەوە ئاو کەم بۆتەوە ئەمانە هەمووی وای کردووە کە ئەو بە بیابان بوون ئەو پرۆسەیە وردە وردە من ئەی بینم هەڵەکشێ بەرەو ناوەڕاست و سەروی عێراق با بڵێن ئێستا بەرەو هەرێمی کوردستانیش هاتووە ناوچەکانی لای حەمرین وەکو جاران نەماوە بڕاستی پار و پێران مەترسیەک هەبوو کە ئەو دێهاتانەی کە لە ناوچەی گەرمیانن وایان لێ هاتبوو بەهۆی کەمبوونی ئاوەوە و مەڕووماڵاتیان سەوزایی نەبوو لەبەرەوە چیان کرد ناوچار بردیانن بۆ ناوچەی شارە زۆر لەوێ لە وەرگیان بۆ پیاکردن ئەگەر ڕێمەوە بۆ خواری و عێراق ئەنجا بزانە لای ئێمە ئاوا بێت لە خواری عێراق زۆر مەتی سریاترە و ئەو ڕێگایانی کە تاکو ئێستا گیراوەتە بەر بەڕاستی گاریگەری نەبووە هەڵمەتی نەمام چەندنمان هەیە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بەڵێ هەیە لە ئێمە وەکو وزارەتی ژینگە زیاتر لە چەند میلیۆنێک نەمامان بەناو عێراقا بڵاو کردوێتەوە و خۆشبەختانە من خۆم بڕی چەند هەزار نەمامێکم نرد بۆ هەڵەبجە بۆ دکتۆر نەمامەکان چه جۆرن زۆر جار ئێمە تەنانەت کەشوواکان دەڵێن گرفتی لەگەڵ و نەمامانەیە کە حکومە دابینیەکە ینی بۆ کەشوای ئێمە نابێ ڕاستە ئێمە وامان کرد لەم هەڵمەتی کۆتاییمانە هەڵمەت با بڵین کۆتاییە چیمان کرد هاتین داوامان کرد لەو شوێنانی کە بتوانن پێمان بڵێن ئەو شوێنانە کە چ جۆرە نەمامێکیانەوێ بۆ نمونە لەگەڵ دەستگای
بەڕێز مام جەلالە ئێمە گفتوگۆمان هەیە و مزەکەرەیەکی تەفاهمیشمان تەوقیع کردووە و ئەو نمامانەی ئەوان داوایان کردووە کە تایبەتە ئەو هەوای سلێمانی و بۆیان دابینەکەین بۆ چەمچەماڵمان دابین کردووە بۆ کۆیە بۆ هەولێر بۆ دوهۆک بۆ کەرکووک ئیتر ناوچەکانی عێراقیش بۆ هەمووی عێراق بەشدارە لە ئەسەر ئاستێکی باڵا نێودەوڵەتی لە بەرەنگاربوونەوەی گۆڕانکەری کەش و هەوا لە کۆپی 28 لە دوبەی لە کۆپی 29 لە ئازربەیجان و لە کۆپی 30 لە بەرازیل من خۆم سەرۆکی وەفدی عێراقم بۆ مفاوەزات لە گۆڕانکاری کەش و هەوایە 2 هەفتە لەمەوە پێش لە بەرلین بووین لەسەر ئاستی وەزیرانی نێودەوڵەتی لەگەڵ 40 وەزیرە گفتوگۆمان هەبوو لەسەر ئەو بابەتە ئامادەکاری بوو بۆ کۆپی 30 کە لە بەرازیلە کرێ و پار کۆبوونەوەیەکی گەرم هەبوو لەسەر ئاستی نێودەوڵەتی بە تایبەت بە بیابانبوون و بەرەنگاربوونەوەی مبادرەی سعودی هەیە بۆ ئەوەی مبادرەت الأخضری پێڵە مبادرەی سەوز کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ملیۆنەها نەمان بچێنرێ بۆ ئەوەی بتوانین ئەو مسلسەی ئەو سێگۆشەی کە هەیە لە سعودیە و عێراق و کوێیت و بگرە ئەم وڵاتەکانی تریش بۆی بتوانین چۆن بە هەمومان بەرەنگاری ئەو بە بیامان بوونە بکەین ئەوە لە مەرحەلەیەکی زووە ڕوەدا وڵی ئەمە هەیە لە ئارایە بەس ئالیەتەکە تەبانە تا کوێسا جێبەجێ نەکراوە بەس وەکو پرۆگرامی با بڵێن کۆنگرەکە هەیە و ئەو مبادرێش لە سعودیەوە هاتبوو بڵێ باشە دکتۆر ساڵانە لەگەڵاتنی وەرزی هاوینە ینی تر دەنگۆی ئەوەش بڵاو دەبێتەوە نەگەر دەنگۆ بەشێکە لە حەقیقەت کە تورکیا ئاوی ڕووبارەکان دەگرێتەوە یان کەمی دەکاتویانەوە بڕێ کە دەینێرێ زۆر کەمە گفتوگۆ هەیە لەگەڵ ئەوێ لەسەر ئاسی باڵا ئێوە وەکو وەزارەت گفتوگۆ هەیە بۆی کە لانی کەم بۆ ئەم ساڵ ئەمە چەند بارە نەبێتەوە ئێمە لە عێراق لیژنەیەکمان هەیە ئەو لیژنەیە بە سەرۆکایەتی بەڕێز سەرۆک وەزیرانە بە ئەندامەتی وزارەتەکانی دەرەوە ژینگە سەرچاوەکانی ئاو کشت و کاڵ و هەندێک لە دامودەزیەکانی ئەوێش لەوێ ئەو بابەتانە تەبعاً جێگای سەرنج و باسکردن و گفتوگۆکردنە و مووقفی عێراق لەو کەمبوونەوەی ئاو با بڵێن کە بەهۆی گرتنەوەی ئاو لە دەوڵەتانی دراوسێەوە باس ئەکرێت و چی بکرێ بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکرێ ئایا وەفدی عێراقی ئەچێتە ناو ئەو دایلۆکانەوە لەگەڵ ئەو وڵاتانەیە کە لەو پێش هەبووە و بەردەوامیشە ئێستا باشە و لە ناوخۆشە چی بکرێت ئەم بابەتانە هەمووی باسەکرێ بەڵە باشە تورکیا ئامادەیە بۆی ئەندێگاسان کاری بکە کان دەجار دەڵێن ینی ئاوی ئەم ڕووبارانە کە بە وڵاتانەدا تێدەپەڕێ مڵکی یەک وڵات نییە مڵکی ئەمە وڵاتانەیە کەم ڕووبار و ئاوی پێدات تێدەپەڕێت بەڵام ئێستا دەبینین تورکیا وەکو جۆرێک لە خاوەندارێتی ینی مامەڵە بە ئاوەکەوە دەکات ئەمە بۆ ئێرانیش هەر ڕاستە جنابەت باسی ئەوەت کرد مڵکدارێتی کەس لە جیهانە خاوەنی ئاو نییە لە ڕاستە لەوانەیە بەشێک لە ئاوەکە لە ناو بەحرەکانە لە ڕووبارەکانە لەمانەیە تۆ بەشی خۆت هەیە ناوخۆیەکان ناوخۆیە بڵێ بەس کە ئەوەی کە هەندێک سەرچاوە هەیە کە بەتایبەت ئەو ڕووبارە گەورانەی کە بەناو چەند دەوڵەتێکا تێپەڕەبن دەوڵەتەکان هەمووی مافی خۆیان هەیە لەگەڵ دەوڵەتی کە سەرچاوەیە با بڵێن ئەمانە هەمووی بە پێی ڕێژە بەشدارن و حسایان هەیە لەو ئاوەیە بەداخەوە ئەیڵێم ئاو بۆتە چەک ئێستا سیاسەتی پێکرێت جا لەبەر ئەوە ئەبێ گفتوگۆ لە ڕێگای گفتوگۆ ئەم کێشەیە چارەسەر بکرێ هیچ ڕێگایەکی تر نییە عێراق وەکو دەوڵەت لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانیشا و لەگەڵ سووریاشە ئەم بابەتەی باس کردووە و بەردەوامیشە لە باسکردنا بەس ئیتر کەم و زۆر چەند سەرکەوتووە بی چی بەدەستەهێنی ئەوان بابەتێکی ترە ڕاستە دکتۆر ڕەنگە ئێستا ئێرانی بەڕاست بڵێن جەنابیان خۆی وەزیری ژینگێ باز لە کێشەکان دەکا بەڵام بەداخەوە مودەی دەست بەکاربوونی تۆ زۆر نییە ئەنیە گەرێسا لە سەرەتایی کابینەکەی محەممەد شاه سوودانیەوە بووە و کات ڕەنگە هەندێک لەم بەرپرسیارەتیانە بکەوتایە تاستۆی تۆ بەڵام لەبەروی مودەی دەست بەکاربوونی تۆ زۆر نییە و مەسەلەی چارەسەری ژینگەیش پلانی درێژخایەنە نەک بە کورد مەودا بەڵام
پلانیەوە چیە بۆ ئەو گرفتە ژینگەیانە یعنی کە هەیە هەندێک جار دەوتری حکوومەتی عراقی بەنیازە بۆ چارەسەرکردنی بڕی کەمبارانی بارانی دەستکرد پشت بەسێ بە بارانی دەستکرد ئەمە بەکوێ گەشتووە ئایا پرۆژەیە یان نەردەنگۆیە؟ ئەم پرۆژەیە لە ئاخر کۆبوونەوەی ئەو لیژنەی باڵای ئاو با بڵین باس کرا باگراوندیشی هەیە لەوە پێش ئیشی لەسەر کراوە هاتە سەر ئەوەی کە دراستێک بکرێ دراستێکی واقعی و حقیقت بکرێ بۆ ئەوەی بتوانین کە ئایا ئەم دراستە و ئەم بابەتە سوود بە عێراق بەخشێ یان نا. لە ئێستاە پرۆژەکە با بڵین لەلایەن چەند شوێنێکەوە ئیشان لەسەرەکرد لە ئاخر شتا درا بە وزارەتی هاتوچۆ وزارەتی هاتوچۆ بەشێکیان هەیە کە بەشی گۆڕانکاری ببوورە بەشی میترۆلۆجیە با بڵین کە عێلاقی بە کەش و هەواوە هەیە ئەوان بە پرۆژەکە هەڵەسن بە دراستکردنی و ئامادەکردنی ئەنجا هێنانی بۆ ئەو ناو لیژنەکە لەوێ گفتوگۆی لەسەر بکەین بزانین تا چه حدێک ئەم پرۆژەیە ئەتوانێ باران بە شێوەیەکی وا بێت کە عێراق لە وشکە ساڵی ڕزگار بکات. بارانێکی ئاساییە هەندێک جار دەڵێن و بارانە زەرری هەیە لە بەرەوەی بە مەواد و ینی سروشتی بڵێ طبعا موادی کیمیاوی بەکارە هێندێ لە ئاەناتە با بڵین بەکارێ من ناچمانە ئەوە چکە کاتەکەمان هی ئەوە نیە ئێستا بەس طبعا ئەو ڕێژەیە ئەبێت تەعاملی لەگەڵا پێ دراسەتی لەگەڵا بکرێت ئەوە نییە کە تۆ مادێک فڕێبیتە ئاسمانە و شتێک بکرێت و هەورێ بکرێت و باران ببارێت لەبەرەوە تا دراسەتەکەکرێت با من پێش ئەوە نەکەوم ڕاستە لە هەندێک شوێن سەرکەوتوو بۆ لە هەندێک شوێن سەرکەوتو نەبووە و لە هەندێک شوێن وەکو جەنابەت پێشتر ئاماژەت پێکرد ویستوانە لێرە باران بارێ بەڵام لە شوێنی بارانباری و ئەمانە لەوانەیە هەبێت با من نەکەمە ئەو قاڵبەوە پێش ئەوەی کە دراستەکە ئەنجامی توێژی نۆزانە توێژینەوەکە بکرێت بۆ ئەوەی کە بتوانێت باشترین شێوە دکتۆر دوپرسیارم زۆر جار لە نێو هەوڵاتیانە باس لە دزینی هەورەکانە کرێ هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان دەڵێن هەورەکە دێت هەورەکە تونی دەکاتەوە لە ئاسمان بەڵام باران نابارێ ئایا دیاردی هەوردزین هەیە؟ ئێوە هەم وەکو وەزارات هەم هیچ بەدواداچوونێکتان بۆم پرسە کردووە هەوردزینیان بارانەکەی بدزن هەشێ هەورەکە نەدەزرێ بەڵام بارانەکەی ئەگەر دزینی ناوبین ئەگەر بردننی ناوبین ئەگەر بەکارێنانی ڕێگەی زانستی و تەکنەلۆژی بۆی هەورەکە نەبێ بە بارانمەلیهاتی هەوریش وڵی من بەڕاستی ئێڵێم ئەم بابەتەم نەبیستووە نازانم هیچ لای من ئەمە شتێکی نوێیە بدزرێ هەورەکە دزرێ هەورەکە ببرێت هەورەکە بڕەوێنرێتەوە هەورەکە وا لێ بکرێتتر باران نەبارێنێ من ئەمەم نەبیست و بەڕاستی ناتوانم هیچ کۆمنتێکم لەسەری هەبێ بڵێم هەورەکە دزرێ یان شتێکی وە لەبەرەوە داوای لێ بورنەکەم بڵێم ئەدزرێ نەمبیستووە ینی کە باران نابارێ حاڵەتێکی ئاسایی سروشتی کە باران نەبارێ لای خۆمان ئێستا بۆ نمونە نوێژە بارانە هەیە با بڵێ خەڵکە چێت دوعاکە و نزاکە بۆ ئەوەی باران با بڵین خۆشبەختانە لە زۆربەی کاتەکانیشە باران باریوە بەس ئەمە ئەم بابەتی جەنابەت باسیەکەی بەڕاستی من ئاشنانیم بەم بابەتە. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر هەڵاسکەری وەزیری ژینگەی عێراق سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بەڕوونکردنەوەکانت زۆر سپاس دەستا خۆش بێ هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس زۆر سپاس خۆشەویستان گفتووەکەمان کۆتایی پێێنە کاتێکی خۆش.